سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوەری کتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە هەڕەشەکانی فەرماندەیی دجلە دەکەین، هەروەها ئەگەرەکانی ئەو هەڕەشانە. مەبەستمان لە هەڕەشەکان ئەوەیە بەڕێزان ئەمڕۆ سەرچاوەیەکی ئەمنی باڵا لە شاری کەرکووک بە NRT ڕاگەیاندووە کە عەبدولئەمیر زەیدی فەرماندەی ئۆپراسیۆنی دجلە لە کۆبنەوەی فەرماندەیەکەیدا باسی لەوە کردووە کار دەکات بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە کارت بچنە شاری کەرکووکەوە. سەرچاوەکە کە نەیویستوە ناوی بهێنرێت بە ماڵپەری NRT ڕاگەیاندووە کە زەیدی لە کۆبنەوەکەدا بە ئامادەبوونی فەرماندەکانی دجلە وتوێتی چۆن هاوڵاتیانی عەرەب بۆ چوونە ناو هەولێر دەبێت کارتیان پێ بێت، ئەو کاتڕگەیان پێ دەدرێت بچن ناو ئەو شارەوە، دەبێت کەرکووکیش وا لێ بکەم هاوڵاتیانی هەرێم بە کارت بچنە کەرکووکەوە. وها سەرچاوەکە ئاماژەی بۆش داوە کە هەر لە کۆبنەوەکەدا زەیدی بەپێی نەتەوە و مەزهەب فەرماندەکانی فەرماندەیەکەی جیا کردوتەوە لە حاڵەتێکدا کە تا ئێستا ئاسایی نەبووتەوە، پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا ئاسایی نەبووتەوە و تا ئێستا ناکۆکی هەیە لەسەر بوونی ئەم فەرماندەیە و تەنانەت پێکێنانی ئەم فەرماندەیە و چالاکی و کارەکانی ئەم فەرماندەیە لە ناوچەدابڕاوەکان بە تایبەتی لە کەرکووک. و زۆر جار باس لەوە دەکرێت کە زیاتر پەیوەندیەکان وای کردووە کە لە ئێستادا ئەم لێدوانە توندانە بدرێت لە ڕاگەیاندنەکانەوە و لێدوانەکان وا دەکەن کە ڕووداوەکان ئالۆستر بن، پەیوەندیەکان ئالۆستر بن. هەر لەو بارەیەوە ئەمیداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرباری ئەوەی پێکێنانی فەرماندەیی ئۆپراسیۆنی دژلەی بە نایاسایی ناوبرد ئاماژەی بۆش داوە کە 9 فەرماندەی دیکەی سوپای عێراق بە نایاسایی دانراون و پەرلەمان بەرگاری لەسەریان نەداوە. جەباری یاوەر ئەمڕۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە شاری هەولێر ئەوەشی ڕەت کردەوە کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان گرێبەستی کڕینی چەکی ئیمزا کرد بێت، هەروەها ترسی کوردی نەشاردەوە لەوەی سوپای ئێستا عێراق هەمان بەرنامەکانی سوپای ڕژێمی پێشووی عێراق دووبارە بکاتەوە. بریکاری وەزارەتی پێشمەرگە ئەوەشی ڕاگەیاندووە کە 425 فەرماندەی باڵای سوپای عێراق کە پلەی فەریق و لیوایان هەیە یاسای لێپرسینەوە و دادوەری دەیانگرێتەوە، واتە ئەوەی کە پێشتر ناوی ڕیشەکێشکردنی بەعز بوو ئەو یاسایە لە ئێستادا ناوکی گۆڕاوە بۆ ئەوە. سەبارەت بە بردومانی فڕۆکە جەنگەکانی تورکیاش باسی لەوە کردووە کە ڕۆژانە فڕۆکە تورکیەکان ئاسمان هەرێم دەبەزێن. ئەمە لە کاتێکدا کە نوری مالیکی باسی لەوە کردبوو کە هەرێمی کوردستان یاخود بەرپرسان و حەزبەکان بێدەنگن بەرامبەر بە تەداخلاتی سوپای تورکیا بۆ هەرێمی کوردستان و مەبەستی بردومانەکانیش بوو. وەزارەتی پێشمەرگە تەکی دەکاتەوە 25,000 سەرباز و پۆلیسی فدرالی لە خاکی هەرێمی کوردستاندا بوونیان هەیە. ئەوشی ئاشکرا کردووە کە حکوومەتی هەرێم هیچ ڕێگریەک لە هاتنی هێزە سەربازەکانی عێراق بۆ ناو خاکی هەرێم ناکات. بەڕێزان دەتوانێت ئێوە لە پەیوەندیەکانتانە باس لەوە بکەن کە تا چەند ئەم هەڕەشانە بەتایبەتی ئەو سەرچاوی ئەمنیە باڵایی لە شاری کەرکووک کە ڕایگەاندووە عەبدولئەمیر زەیدی باسی لەوە کردووە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت بە کارت بچنە ناو کەرکووکەوە هاوشێوەی هاتنی عەرەبەکان بۆ هەولێر و سلێمانی و هەرێمی کوردستان. تا چەند ئەمە کاریگەری هەیە لەسەر پەیوەندیەکان، لەسەر ئاڵۆسترکردنی پەیوەندیەکان، لەسەر کێشەکان و تا چەند ئەمە ئەگەرێکە بۆ ڕوودانی کێشەی تر یاخود ئالۆستر بوونی کێشەکان. پێشەوەی پەیوەندیەکانتان وەربگرین بەڕێزان، بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە ژمارەکانی کۆمپانیای کورتێل ئامادە نییە بۆ ئەوی بتوان پەیوەندیکەن، تەنها ژمارەکانی کۆڕەک تەلیکۆم ئامادەیە بۆ ئەوەی پەیوەندی بکەن بە بەرنامەکۆ. دیارە بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە ئەو ژمارانە لە ئێستادا ئامادە نیە دەتوان پەیوەندیکەن. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشتانی facebook.com/ناریەتیڤ دەتوان ڕاوتێبین سەرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم پەیوەندیمان کامەران لە کەرکووکەوە. فەرموو کا کامەران. کاکسوانم کاتت باش. زۆر سپاس، هەموو کاتێکت باش کا کامەران. فەرموو. مەزانە پێی قسە بکەم یان فەرموو کا کامەران، فەرموو قسە بکە. وڵی کاکسوان ئەگەر بزانانی وەگەڵ قسانەی کە باست کرد، ئەگەر وەگەڵ قسانەی کە باست کرد کە زەید عەبدولعادیە چی ئەگەرەوە ئاوا بکە با لە ئێستەوە کەرکووک چۆرگەر حکوومەتی هەرێم هیچ ڕەت فعلێکی نەبێ بەرامبەر ئەو قسانەی ئۆپۆراتۆری دجلە. ئایا تا کێ حکوومەتی هەرێم بێدەنگە بێ دەبا ئەوش دوو لیوان تێشکیل کەوە مەناڵین 30,000 مانەیە کە بۆ سەرۆکی هەرێم خۆی بۆ کوشتەدا دەبا ئەو 30,000 با 15 بێت. زۆر باشە کا کامەران، جەنابەت هاوڵاتی کەرکووکی وە ڕەنگە ئێوە زیاتر ئاگاتان لە کێشەکان بە پێیەوەی کە نزیکە لە ئێوەوە. پێت باشە ئەوەی کە باسی دەکەی بێدەنگی حکوومەتی هەرێمە دەبێت کاردانەوەکە چۆن بێت، دەبێت ڕەتفعلی حکوومەتی هەرێم چۆن بێ بەرامبەر بەوەی کە فەرماندەی ئۆپراسیۆنی دژلە دەڵێت. کا کامەران
عەبدولەمیر زەیدی باسی لەوە کردووە کە ئامادەیە لەگەڵ پارێزگاری کەرکووکە گفتوگۆ بکە و قسە لەسەر چالاکی و کێشەکان بکە. دەبێت حکوومەتی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ فەرماندەیەکە بکەکەواتە. من وەکو هاوڵاتیەکی شاری کەرکووک داوا لە پارێزگاری کەرکووکم بە هیچ شێوەیەک دانیشتن نەکا لەگەڵێ. بەڵێ. چونکە دانیشتن لەگەڵ ئەوانەیە ئیسفادەی نێوان دۆزدەخاڵەکەی هەولێریان تێبەجێ کرد کاکسوان. بەڵێ. هیواداری سەرۆکی هەرێم ئەگەر بەخۆیان لەنە سەرۆکی هەرێم و ئەمە ناڵێن بە ڕزماندەلا ناڵێن هیچی دەگرێ ئەو بە تاکێکی هەموو تاکێکی عێراقی دەبێت دیفاعەکە ناتوانێت بە تاکی تەنیا دیفاع لە کورتکاویان دیفاع لە شاری کەرکووکە. ئەو سێن یاسایی خواردەوە کە دیفاع لە هەموو عێراقەکە بە سەرۆکی هەرێم ناڵە 30,000 پێشمەرگەیان وەری حاجە عوسمانی خۆی بۆ بەکوشەدا با 15 نەیە دەریجە کاکە. بەڵێ سپاس بۆ کاکەمران. گەمەشەوانە بەترسەوە بخەوین و زۆر سپاس بۆ کاکەمەران لە کەرکووکەوە لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک. ئەژین شێخە دەڵێت بە کردارەکانیاندا ئەگەر زۆر هەیە هێرش بکاتە سەر کوردستان هەروە هێدی هەدوان دەڵێت هەڕەشەکردن ئەگەری باشی نابێت. ئەحمەد لە هەریرەوە فەرموو کاک ئەحمەد. بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک ئەحمەد ئامادە نییە لە سەرتۆری کۆمەڵاتی فەیسبوک. ئومێد زێرا دەڵێت بەخوا ئەوە بێدەنگ بین دەمان خۆن و هیوام وایە کوردی شکاردانەوەی خۆی هەبێت و بەرامبەر بەو هەڕەشانە. دانا سلێمان دەڵێت سیاسەکانی ئێمە هەمیشە بیانۆکەیان یاخود بیانوویەکیان هەیە بۆ ئەوەی درێژە بە سیستمە بێ ئەنجامەکانیان بدەن و بابەتێکی وا پێویست بە خوێنەوەی ورد دەکات. ئێمە هەمیشە پێش ڕووداوەکان نەکەوتوین بۆیە بۆ لە حکوومەتێک بترسین کە بەشێکی بنەڕەتی پێگاتەی کووردە و سەرۆکۆمار و جێگیری سەرۆکوەزیر کووردە ئەگەر متمانەی سیاسی کورد بە حکوومەتی بەغدا لاوازە با استراتیژێکی نوێ دابڕێژین بۆ ئەوەی تاکی کورد لە گوماندا نەژی. هەروەها بورهان گەڵاڵی دەڵێت ئەو هەڕەشانەی کە دەیکەن زیاتریش بێت کورد هەر قبوڵی دەکات. کازم مەحموود دەڵێت داوا لە جەنابی سەرۆک مەسعود بارزانی وەک فەرماندەی هێزجەکدارەکانی کوردستان دەکەین کە بە زووترین کات هەڵوێست وەرگرن و چیتر تەحمل نەما. بەڵێ لە تیف لەگەڵماندایە لە کەرکووکەوە فەرموو کاک لەتیف. کاک لەتیف لە کەرکووکەوە. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک لەتیف. دەستخۆشیە بەرنامەیەتان لێکەین. زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. بەڕاستی کە عەبدولئەمیر زەیدی ئەلێ هاتنە زرۆی کورد لە شاری هەولێرەوە بۆ کەرکووک تاقییان بۆ بکرێت شتێکی سیر نییە. بەڵێ. بۆ خەڵکی کەرکووک بۆی نەبێ بە ژمارەی سیارەی ئۆتۆمبیلەکەی کە لە ژمارە کەرکووکە نەتوانێت بچێتە هەولێرەوە. ئایا کورد بۆ بیر لەوە ناکاتەوە بۆ بەس بیر لە عەبدولئەمیر زەیدی ئەکاتەوە؟ چەند خاڵی دیکە کە خەڵکی کەرکووک مەحرومە لێی لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کە سیارەی ڕقم هەولێر بکری 1000 ئاینەوەی نوتکەکەن حتا بەناو دەکرێت. سەیتەرەی هەولێر بووە بەتونڕەوی مەعامەلەی خەڵکی کەرکووک دەکات. بۆ بەس بڵێن عەبدولئەمیر زەیدی بۆ نەلێن حکوومەتی هەرێمی کوردستان. ئایا بوونی مەسئولانی کورد لە بەغدا چییە؟ چیان کردووە؟ بێنە سەر شاشە بڵێن ئێمە ئەوەمان کرد بۆ شاری کەرکووک و ئایا بۆ هەرێمی کوردستان یان بەس بودجەی پێشمەرگە و نەوت و هەر ئەوەندە و تەواو کێشەی کورد بەس لەوەیە. بەڵێ کاک لەتیف. بیدایەت فڕقەی 12 لە کەرکووک دانرا بووە هەڵا هەی نەبێ ببێ تعریبی کوردەکە فڕقەی 12 دانرا لەبەر ناکۆکی هەردوو حیزبەکە قاید فڕقەیەکی عارەبیان دانا کە ئەو کاتە عەبدولئەمیر زەیدی بوو. ئێنجا ئێستا کێشەکە لە سەر دزلەیە. ئایا عەمەلیاتی دزلە چیەکە لە کەرکووک ماوەیە دیکە وای لێ دێ ئەو کێشەیەش نامینێ ئینجا مەولود پێغەمبەر عەمەلیاتی دزلە لە خەتی 36 زاری زاران سەیتەرە دانەناتەوە کە چیوا ئێستا هێنێ بۆ کەڵوەڕ. ئەمە هەموو نیشانەکانێتی ئەبێ کورد پێدا بچێتەوە ئەبێ بزانێ ئەو شتە نییە کە ئێمە لە ماڵەوە دانیشتینە و 24 ساعتی خوددا کەناڵەکانی کوردی بەحسی عەمەلیاتی دزلەوای کرد عەمەلیاتی دزلەوای کرد. بیدایەت بە هەمان کات ئەو شتە لەگەر فڕقەی 12 کراکە لە کەرکووک دامەزرا. ئەبێ بە هەموو لایەنێکەوە بە هەموو هەوڵێکەوە ئیشی جدی بۆ بکرێت. ئەمە ئیشەکە بەس لای عەبدولئەمیر زەیدی نییە، ئیشەکە لای بەڕێز مالیکیە، لای بەڕێز سەرۆکی هەرێم، لای بەڕێز سەرۆکی کۆمار، ئەمە دەبێ ئیشی بۆ بکرێت.
بەڵێ کاگەتیف لە کەرکووکەوە سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە چەمچەماڵەوە فەرموو کاک هیوا بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک هیوا بچڕا بەڕێزان ئەگە دووبارە باس لەوە بکەینەوە ژمارەکانی کۆمپانیای کورتێل ئامادە نیە بۆی بتوان پەیوەندیکەن بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە تەنها ژمارەکانی کۆڕەک تەلیکۆم ئامادەیە بۆی بتوان پەیوەندیکەن و پەیامەکانی خۆتان بگەێنن. ئاوات کەمال دەڵێت ئەگەر سەرکردەکانی کورد بیر نەکەنەوە چی دەکەن و واز لەو ڕیتمە نەهێنن کە لەسەری دەڕۆن پێم وایە ئەو هێزە بۆ داگیرکردنەوەی کوردستانە چونکە کورد بەڕاستی لە نازەمە بەستەکەی چی پێم وابێت لە خۆی بایی بووە بەو نەوانوسیەتی ئاودێر فەخرەدین دەڵێت بەڕاستی هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر هەرێم و پێویستە سەرۆک یاخود سەرۆکە بەناو سەرۆکەکان هەڵوێستێکی جددیان هەبێت. کۆچەر حەمەد دەڵێت فەرماندەی دیجلە سەرەتایەکی جددیە بۆ تعریبکردنی کەرکووک و ناوچە دابڕاوەکان و سەرکردەی کوردیش تەنها دەتوانێت بەدەم شەڕ بکات نەک بە دەست. بەڵێ بەکر لە خۆرماڵەوە فەرموو کاک بەکر. ئەم کاتە باش زۆر سپاس کاک بەکر. کە برای بەڕێزم ئێمە باسی ئەم کابرای سنە و فشە بکەینەوەمانە ئێمە کاک ئێمە لەوانەیە 200,000 چەکدارمانە بێ بۆ بترسین بۆ دڵ ڕاکێ بخەینە دڵەمەوە. بەڵێ جارێ ئێمە وەکو پێشمەرگە وەکو بەرگری فریاکەوتن یانی بەڕاستی ئێمە ئامادەین تا ئەو دیجە بە حەمرین بیان ماڵینی تر بۆ ئەم دڵە ڕاکێ ترس و لەرزێ ئیمکان بخەینە دڵی میلەتەوە. بەڵێ بەڵە سپاس بۆ کاک بەکرد لە خورماڵەوە ئارام لە بەدرەشەوە فەرموو کاک ئارام. باشی بەڕێز زۆر سپاس کاک ئارام. ئەحوالت باشی سپاس دەکەم. ئەمە بەسەبارەت کەرکووکەوە بەڵێ حکوومەتی هەرێمە تا ئێستا هیچ بڕیارێک هیچ شتێکی دەرنەچووە بەس تەماشا ئەگات کە بزانە دیزڵەت چێ ئەلێتن کە بزە مالێکی چی ئەڵێتن کە هەر کەسێکیان چی ئەڵێت خۆشی کە جەباریاوە وەڕێز تەماشا ئەکاتن کە شتێک بێت ئەوە دیزلە نایاسیە و نازان چ ناساییە نایاساییە خۆی ئەگەر دەزانێتن عملیاتی دیزلە با ئەوێش فەرماندەیەک شتێک لە بەرامبەری ڕاگری کە خۆی چۆن ناو کەرکووکی ئەو کاتی ئیش تێکەچێتن وایەنە کە خۆی لە بەرامبەری ئێستا ئەگەر هاتوو عملیاتی دیزلە داخل بوو کە کاتێک هاتە ناو کەرکووک هێزی خۆی بەلاو کردەوە ئەو کاتێک کورد چییە کاتە بەرامبەری هیچی پێ ناکرێتن. هەرەندە بە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی بورهان لە کەلەکچیەوە فەرموو باوکی بورهان. بەڵێ باوکی بورهان گوێمان لە دەنگتە فەرموو. سەبارەت بەڕێز سەبارەت هاتنی ڕشتەکێشی عێراق بۆ ناوچە عادەتکراوەکان دەگەڕێتەوە بۆ نەیەکبوونی ماڵی کوردی. بەڵێ تاکید لەوە دەکرێتەوە کە هەرچەندە کورد لاواز بێت ئەو کاتە هێز لە بەغداوە جوولەی پێ ئەکرێت بۆ ناوچە کێشە لەسەرەکان. لێرە تەڵان یەکەم تشت لەوانەیە ماڵی کوردی ڕێک نەخرایە. سەرۆک مانجەلال لە بەغدا پێویستە پێگیری بکات لەسەر مافەکانی نەتەوەی کورد نەک تەنانەت سند و یاسایی خواردووە بۆ ئەوەی پشتگیری ئەوە نەکاوە نەکات. ئەوش کووردە و خەباتگێڕە لە شۆڕشەکانی کوردیدا. بەڵام لێرە ناگەڕێتەوە تەنها بۆ سەرۆک بارزانی خاڵەکانی یەکەیەکە پێدان تەسەری. پێویستە هەموو کوردێک هەموو قیادە کوردەکان یەک بن بۆ ئەوەی ئەو قووا دیجلەیە ئەمڕۆ لە کەرکووکە بەیانی لەگەڕێتەوە ناوچە عادەتکراوەکان شێخان شنگار هەموو شوێنەکانی ناوچە عادەتکراوەکان تاکید لەوە دەکرێمەوە من وەکو تاکی کورد ئەگەر ناو ماڵی کورد کە وەکو جەنابی سەرۆک فەرموویەتی ڕێک نەخرێت ئەو هەڕەشەی بەغدا ئەمجارە بەغدایە بەیانی تەهرانە دوو بەیانی ئەنقەرەیە سێ بەیانی سووریەیە کێشەی سووریا دیسان کێشەیەکی قوڵە و خێناویەش لە ئەقلیمیدا.
بەڵام یعنی من داواکارم لە پیادەی کوردی بە برایانی سیاسەکانی هەرێم ناوماڵی کورد ڕێک بخەن بۆ ئەوەی چ جار چ هەرشەی بەغدا یان هەڕەشەی دراوسێ لەسەر هەرێمان نەبێت. بەڵە سپاس بۆ باوکی بورهان لە کەلەکشیەوە. ڕێبوار لە کەرکووکەوە فەرموو کاک ڕێبوار. کاک ڕێبوار لە کەرکووکەوە. زۆر سپاس کاک ڕێبوار فەرموو. باشی زۆر سپاسکەم پێ خۆشحاڵم بۆ بەرنامەتان دەستخۆشتان زۆر سپاس دەکەین ئێمەش خۆشحاڵین فەرموو. بەڕێزی زۆر سپاس بەڕاستی بەرنامەتان بەرنامەیەکی خۆشە بۆ ئەمە بەڵام وەکو من بۆ ئەم بەرنامەیە کە پێتان ئەڵێم چاکتر وایە کە چۆن ئەندام پەرلەمانەکانمان لە عێراق لەسەر سرقەی 12 کە ڕێکەوتنەوە کاردانەوەیان هەبوو بۆ بوارەیەوە بە هەمان شێوە بۆ دیزلەشیان بێت ئەگەر نایکەن یانە باوەکو هەر ئەندامێکی کەوا لەلایەن کەرکووک هەڵبژێراوە بگەڕێنەوە باشتر بۆ شاری کەرکووک ئەگەر پێیان ناکرێت ئەگەر پێشانەکەی با کاردانەوەیان هەیە بۆ شاری کەرکووک خەڵکی لەم دووەڕاوچیە ڕزگار بکەن باشترە وەکو وەک کەرکووکیش وەکو ئەندامیشی هەر نەفرێک لە شاری کەرکووک تا ئێستا هیچ شتێکیان بۆ شاری کەرکووک نەکردووە هەر کەسێکیان بە جۆرێک لە شاری کەرکووک ئەڕوانن کەوازان هیچ تاکێک لە تاکانی کۆمەڵگای ئێمە بە شێوەیەکی گشتی هیچ شتێک بۆ تاکێک نەکراوە تاکو دڵیان پێخۆش بێت تاکو بزانین چی بکرێت زۆربەی کەسەکان کە باسی ئەمەیانە لاکەیت ئەڵێن کێشە چێدیز لە دێت لەبەرەوەی هیچ شتێکیان بەدەستەوە نییە تاکێکیان دڵخۆش نەکردو بە تاکەکان تەناش لە ئێمە تەنها مادی سەوت لە تەنات ئێستاکە بۆ زیاتوان مادی سەوت لەگە بدەنە شە خەڵکی شاری کەرکووک بە هیچ زۆرێک پێیان نەدراوە بۆ عەرەبەکان ئەڕۆنەوە عەرزیان پێدەست لە باتی 10 ملیۆن 30 ملیۆنیشان پێدرێت کەچی کوردەکان 10 ملیۆنەگەن و ئاواشوەری بگرن زۆر سپاسانەکەم بۆ بەرنامەکەتان دەستخۆشتانەکەم. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر فەیسبوک ئەردەڵان ڕەفیق دەڵێت هیوادارم بێدەنگ نەبن و مۆقیفتان هەبێت ئەمە لەلایەکی ترەوە داوا دەکەم فەرمانبەرانی کاتی بکرێن بە هەمیشەیی لە فەرمانگەکاندا هەروەها هەردی ئەحمەد دەڵێت دروستکردنی ئەم هێزە سەرەتایە بۆ داگیرکردنەوەی کەرکووک و هەمووشی لە چاو ئەم سەرکردە خەوتوانەی خۆمان دەزانم بەس خەریکی گرفان پڕکردنن و هەڵکەوت کاک ئەمین دەڵێت بەناوی هەڵکەوت دوکانیەوە ئەو سەرنجەی نووسیوە دەڵێت بەڕاستی ئەو هەرشانە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و مەترسیدارتر دەبن پێویستە سەرکردایەتی کورد بە جدی دەنگی بۆ وێرانەی خۆی هەڵبگرێەوە سنوور دابنێ بۆ هێزی دژلە و ناکرێت ئاوا بێدەنگ بن لە دوو ڕۆژێکە پێمان دەڵێن کورد بۆ ماڵەوە و کەرکووک هیچ تر مافی بە کوردەوە نەماوە بەڵێ بڕوا لە کەرکووکەوە فەرموو کاک بڕوا. ئەم کاتۆ باش و دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەین کاک بڕوا فەرموو. بەڵێ برا بەڕێز دەکەم ئێمە کەرکووک وەکو پارێزگای کەرکووک دەست دەکاتەوە لەسەر ئەوە کە بە هەموو شێوەیەک کە فەرماندەی دجلە خۆ بکاتەوە. بەڵێ کاک بڕوا. بەڵام هەتا ئێستاکە قاعدێکی ئێمە یان سەرکردەیەکی کورد لە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی شاری کەرکووکی نەکردووە وەکو جێگری هەتا داکۆکی لە پارێزگای کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەن ئێمە چۆن بڵین کەرکووک کوردستانیە. بەڵێ بەڵە سپاس بۆ کاک بڕوا لە کەرکووک و سپاس بۆ پەیوەندەکەت باوکی سەرهەد لە هەریر فەرموو باوکی سەرهەد. کاکشوان ئەو کاتت باش. زۆر سپاس باوکی سەرهەد فەرموو. کاکشوان سەبارەت بە کەرکووک. بەڵێ با خەرجی کەرکووک خەرجی کوردی کەرکووک بە هەستی ڕاپەڕی ئەتەکەی ڕادەوەستن بە تاوەڕێی کەس نەکەن. با نانی خۆیان بخۆن باش نەخ نانی خەلک بخۆن ئەتەکەی بەخە هەستن ڕاپەڕن هەتەکەی ڕاوەستن. بەڵێ مەسوولەکانی ئێمە بەڕاستی بەس بۆ خواردن و بۆ سەیاری جوان و شوخەی جوان و بەس بۆ کار دەکەن چیان بۆ کەس بگرێت بەس برێ ئەوان بۆ کەس بگرێت کاکشوان. بەڵێ سپاس بۆ باوکی سەرهەد لە هەریرەوە محەممەد لە سەرسەنگ فەرموو کاک محەممەد. ئەو کاتە باش بەڕێزم. زۆر سپاس کاک محەممەد. بەڕێزم سەبارەت بە
فەرماندەی دجلە و شاری کەرکووک یاخود بەگشتی هەرێمی کوردستان خۆی ئەوە یەکەم زار نییە لە سوپای دجلە بەسەر زار بە ناوەشی دێت چوار زارە ناوەشی لە خۆ دەنێت بەڵام پێم وایە ئەوە شتەکە هەنی ڕوونە پێویست ناکات لە تشتی 200,000 پێشمەرگە هەیە هەمووی لە ماڕە دانیشتووە و دوایان دەژ دوو کەس یعنی بەرپرسیارن مالشی و سەرۆشی هەرێم بەڕای من ئەگەر میلەتی عێراقی بێوێ ئەو کێشە نەمینی بەگشتی نەکە کوردستان ئەو جوانە دەستەکار بچێشنەوە هەموو قەیدانەکان سارەسەرە بن هەموو 200,000 قەیدانێک دروست دەبی لە بینی مالشی و سەرۆشی هەرێمدا کێشەکەش بۆ میلەتی پەیدا دەبێت لە کاتێکاگا زەحفەری ئەبیز بێتە کوردستان سەرۆشی هەرێم ڕۆی بۆ دەرەوە کێشەکان ناوە بەتێ دیاڵی و پێشمەرگەشی وەکو مەش بە 300,000 ماوێران دەبێت بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی هەردی لە شەمسەماڵەوە فەرموو باوکی هەردی کاکسوان جام کاتان باش زۆر سپاس باوکی هەردی هەموو کاتێکت باش فەرموو بەنامە جوانتان یەکەم من لەسەر بەنامەکەتان کەسیارێکمێ وەکو خۆم بەڵێ فەرموو من ئیسا خۆم خاننشینم تقریب 23-24 ساڵ خزمەت چەکداریم هەیە ئامادەیم تایە ئیسا حالیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە فەوجێکیان هەیە کەشی کامە سەرپەرشتی بکەم شەخسی خۆم ئەچم بەرامبەری ئەوەسم گوێم یەک بستێوی نییە بەڵام خەتاکە گەڕێتەوە سەر حکوومەتی هەرێمی خۆمان ئایا ئەم هەموو مەسوولە هەیە بۆ هێرێت جوان تەشکیل ناکاتەوە کە بچێت لەو سنوورانە دای بنا بزان ئەوان ئەتوان ئەو تەحەسووداتە بکەن بەڵام ئەوانەیان تیا مەوجود نیە ئەوە تا فەرمو لەم کەناڵیەوە تیان ئەڵێم ئامادەم ژمارەکەشم لاتانە من فەوجێک تەشکیلکە سەر بێ لە ئیسەواتم خۆم ئەلێ ئەوەسم کە من 20 ساڵیش خزمەت بە ئیسە خانشینم لە ماڵەوەم بەڵام ئەمە تەحەسووداتێکە تەشویشێکاکە لەسەر میلەتی کورد دەمی ئەڵێن بایەکاکی نەپارە دەمی ئەڵێن قواتی دیزەوە باڕێوێتی ئیتر وەڵحاصل سەریان لە کورد تێکداوە یعنی ئەم وەزعین لەبار بەرن بە کوردی خۆمان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت فەتاح لە هەڵەبجەوە فەرموو کاک فەتاح باشی برای بەڕێز زۆر سپاس کاک فەتاح برای بەڕێز مەسەلەی ئەم قواتی دیجلە بەڵێ یعنی ئەو خەڵکە عیبە باسی سەرۆکی هەرێمەکە سەرۆکی هەرێم کاتێک هاواریکردنە فەیلق دروست بوو نە فەرماندەی دیژەی دروست بوو کە هەموو حیزبەکارتنیان سنێر کرد هەموو پاڵێندا مالیکی و دیفاعان لە مالیکی کرد ئێستا خەڵکە دەڵێ سەرۆکی هەرێم کاتێک هاواری کرد و کاتێک گوتی بە ئێوەم کابرا لابن هەرچی حیزبە کوردستانەکانی پاڵێندا مالیکی و دیان نابێ ناچوێت ئەمە یەک دوو قەزێ قواتی دیژلە دروستکرا بۆ ئەو بەعسیە بە حەقەت وگە فەرماندەیەکەی بەعسە مەسئولەکەی بەعسە جا ئیتر سەرۆکی هەرێم يعني چی لە دەستی بکەنیا ئەگەر تۆ ئەم هاوارەکە ئەڵێ کاکە با ئێمە یەک بین ئێمە لە بەرامبەر مالیکی یەک بین بەڵام ئەم هەڕەشەکانەکە ئەم نقاتەکانی خۆی پێشکەشەکە بەڵام حیزبەکانی تر پشتی تر ئەگەبن بەمە مەسەلەی سەرۆکی هەرێم ئەنی حەق نییە خەڵک باسی سەرۆکی هەرێم بکە ئەگەر ئەو خەڵکە ڕاستەکە با کاتێ سەرۆکی هەرێم وتی ئێمە با بچین مالیکی لەسەر کار دابین با مزارە بکرای لە حیزبە کوردستانەکان بیان تا پشتگیری لە بڕیارەکانی سەرۆکی هەرێم بکەن نەوەکو پاو بدەن بە مالیکی و دیفاع لە بڕیارەکانی مالیکی بکەن یعنی بە قەناعەتی من مالیکی چاک ئەزانێ لە کوردستانە چی هەیە لە کوردستانە دەستی هەیە خەڵکی هەیە جا ئیتر پێویست ناکات سەرۆکی هەرێم هەرچی بڵێت بە تەنیا بۆی ناچێتە دەر ئەمە شتێکی واقعیە خەڵکی کەر و کێشەکەی خۆی برا لە چارەنووسی خۆی بدات بۆ خۆی دیفاع لە خۆی بکات بۆ دنیا بە کەس ناتوانێت دیفاع لێ بکات چونکە ئێمە یەکین ئێمە دژمنی یەکین ئێمە لای خۆخۆرین ئێمە وەکو عەرەب نین سولێ عێراق هەر لە بیدایەتی ئازادکردنی عێراقا خۆی سەلمان خۆی سەپان کوا هەیە لەبەرەوە نە هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا کرد نە هاوپەیمانی لەگەڵ شیعە کرد نە هاوپەیمانی لەگەڵ کەس کرد لەبەرەوە ئێستا سولە حسابێکی تری بووە کردی زۆر باشە کاک فەتاح بەڵێ سپاس هاتە سەر حکم و هەرگی هاتە ڕێ سەرێژە من هاوپەیمان لەگەڵ تۆ کە هاوپەیمان لەگەڵ ئاوەپیەکە بەڵێ کاک فەتاح سپاس بۆ پەیوەندەکەت سامی لە شەمسەماڵەوە فەرموو کاک سامی ئەم کاتە دوای بەڕێزم زۆر سپاس کاک سامی فەرموو بەڕێزم بەڕای من ئەوە کاری حکوومەتە نەکو خەڵک حکوومەت هەر کاتێ تەناوی بۆ هێنا هەلا هێنێتە بەر ملت هەلا هێنێتە بەر خەڵک بەڵام هەر کاتێکیش خەڵک داواکاریەکی هەبێ هێزەکەی بۆ ژیانی خەڵک کۆکاتەوە حکوومەت دەگەڕ هێزەی کە هەیەی با بۆ ژیانی دیجلە کۆی کاتەوە با بۆ ژیانی ئەو کەسانە کوی کاتەوە کە هێرشە هێنە سەر ملت نەکو بۆ خەڵکی ناوخۆ و گەنجانی وڵاتەکان یاخن کاران
سپاس بۆ کاکسامی لە چەند شەماڵەوە سپاس بۆ پەیوەندەکەت و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک بەکرد چوارخۆرنە دەڵێت مالیکی بەهێنانی فەرماندەی ئۆپراسیۆنی دجلە دەیەوێت جەنگ هەڵبگیرسێنێ شێرکۆ حەمید دەڵێت لە ڕاستیدا دروستکردنی ئەم سوپایە لەلایەن مالیکیەوە تەنها بۆ بەرەنگاربوونەوەی کووردە لە سەرجەم عێراق و بەتایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان. دانا لە سلێمانیەوە فەرموو کاک دانا. زۆر سپاس کاک دانا فەرموو. ئەو قوڵاتی دجلەی ئێستا لە کەرکووک دروست بۆ کوردی پێم شەوش دەکەن و ئەوانە خۆ کوردیش ئەتوانیت هێزێک دروست کات. بەڵێ هێزێک دروست کات بە ناوی هێزی حەمرینەوە باچێ لە کەرکووک نا لە سنوورەکانی مووسڵ با کە حەشگار دروست کات لەسەر هێزەکانی سوپای عێراق. دوایش ئەو هێزە دجلە لە ئەنجامی ئەو معدەلە سیاسیانەی کە هەرێمی کوردستان سەرکردەکان پەیڕەوی دەکەن و ئەواش فەشەلەکانی سیاسیەکانی ئێمەنەوە ئەگەرنا ئێستا قوڵاتی دجلە ئەو مشەوەشێ ناوەتەوە لە سنوورانە لە کاتێک ئێستا سەرکردەکانمان ئەو ئێوارەی هەموو سەرخۆشن. بەڵێ کاک دانا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دارا لە هەولێرەوە فەرموو کاک دارا. مەرحەبا کاک دارا فەرموو. دەستخۆشتان یاکەمەوە بەرنامەی دەبێ خۆکی کە بەندێک بەرنامەی ئایا مەدەن سەرەبارەت بە ئۆبزۆری دجلە. بەڵێ کاک دارا. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکی کاک دارا تکایە داکاریم لەبەرەوە کاک بەسەودی. کاک دارا ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لی. بەڵێ داکاریم لە کورد وەکو شەخسی خۆم مالکیات قوتەی نادەکرد بچێ ئەمە لا قوتە چیم بین دەکوشدانن ناوێتە پێش نامەزم بچینە پێشوو. بەڵێ بەڵێ سپاس بۆ کاکدارا لە هەولێرەوە لە سەرتۆری کۆمەڵایەتی فەیسبوک. هێ من کوردی دەڵێت کاکە ئێوە خۆتان بەشیەوە خەریک کردو تازە کەرکووک لە دەست چوو و کەس بۆی نییە بڵێت کەرکووک دڵی کوردستانە یان قودسی کوردستانە. هاوکار ئەحمەد دەڵێت پێش هەموو شتێک دەڵێم هۆ بەناو پیاوە عەرەب بە ئەنفالچیەکەی مالیکی سەهو دەکەی ئەگەر بتەوێت وا لە کوردانی کوردستان بکەی کە بە کارت بچنە ناو کەرکووکەوە چونکە عەرەبەکانیش بۆ هاتنە ناوەی کوردستان دەبێت کارتیان پێبێت. ئێمە مافی خۆمانە داوای کارت لە عەرەبێ بکەین کە دوێنێ کوردێکیان بە بەرد و دار لە ئەزمەر کوشت ئێمە مافی خۆمانە داوای کارت لە عەرەبێ بکەین کە 8 کیلۆمەتر بێت 10 کیلۆ تەقینەوەی یان تلیاک یان خورمای گەنیوی عەربستانی پێیە بەڵام ئەوە کورد نییە وەکو ئێوە هەندێشتی وتووە کە دەچێتە خانەی تەشیری نەتەوایەتی ئەگەر بۆ شێوە بڵێن. بەڵێ بەشیر هەولێر دەڵێت من ئامادەم لە پێناومانەوەی کوردستان بەسەر بەخۆیی گیان بەخت دەکەم و داوا دەکەم کە لە ئێستاوە ئەو عەرەبانەی لە شارەکانی کوردستانن ڕەوانەیان بکەنەوە چونکە زۆربەیان خانوویان کڕیوە. ئەمە تێبینەکەی وەکو خۆی خوێنمانە. بڵێ پەیوەندێکی تر لەگەڵماندایە هەردی لە سێ سادقەوە فەرموو کاک هەردی. کاکشوانیان چۆنی؟ زۆر سپاس کاک هەردی فەرموو. دەستخۆشیەم بەرنامەتان لێکم. زۆر سپاس دەکەین. بەنسبەت ئەم هێزی دیجلەوە بەڵێ من بەنسبەت ئەم هێزی دیجلەوە بۆ کەم تەرخەمی لایەنەکانی حکوومەت ئەگەڕێنمەوە بە تایبەتی سەرۆکی هەرێمیش هەر ئەوان بوون کە نووری مالیکیان لە ئێران و هاوڕە خستیانە سەر حکم و کە 4 ساڵیش دەسەڵاتیان پیاوە بۆ سەر دەسەڵات. من ئەو کاتش کە نووری مالیکی خات بۆ سلێمانی بۆچی سەرۆکی هەرێم چوو بۆ دەرەوەی وڵات ئەوە بەنسبەت ئەوەشەوە بەنسبەت ئەو خۆراکیشەوە. بەڵێ من ئەڵێم ئەوە وەزارەتی کۆبوونی خۆراک بوو کە داوای کردو لە نووری مالیکی وتوی بە خۆراک بووێ بە پار. نووری مالیکی خۆی ڕاگەاند بوو کە وتبووی نووری مالیکی کە خۆی ڕاگەاند بوو وتی ئەو وەزیری کورد وتێتی کە خۆراک بووێ بە پارە. بەڵێ کاگەردی بەڵێ جا من ئەڵێم ئەگەر ئەوان ئەڵێن کەرکووک کوردستانیە با سەرۆکی هەرێم سەردانێکی کەرکووکی بکردایە گەر ئەوان ئەڵێن کەرکووک کوردستانیە یان چەند ساڵ لەمەوە پێشبا هێزی پێشمەرگە لە ناو کەرکووکا بووایە. بەڵێ سپاس
سپاس بۆ کاکردی لە سێ سادقەوە باوکی نیان لە کەرکووکەوە فەرموو باوکی نیان. ئەم کاتت بەس بڵام زۆر سپاس باوکی نیان هەموو کاتێک باش. کاکجان بێ زەحمەت بەڵێ فرقەی دەوزەوە بەڵێ يعني پێش دروستبوونی فرقەی دەوزە کاک مەسعود چەندان هاوارێکی هاوار با یەکتری بگرین بۆ لەناوبردن بۆ يعني ڕێپێدانی جەماعەت مالیشی يعني دەستی درێژ کرد و ویلەکانی درێژ بوو بەڵام بەداخەوە جەماعەت حەزبەکانی کە پاڵپشتیان نکرد يعني ئەو بیکە کەیوت ئەمە کێشەی شەخصیە بیکە کەیوت ئەمە مەسعود بەرزانی کێشەوان بۆ لایتەوە يعني اشتكى وانا كنت مسؤولية زوج دقيقة كذا اشتكى وين انا يوم بينه من خلق ابراكم يعني يتحس باسمي بس اكثر ابراكي بصوبة يعني قلت في تاريخ كيسين جوتي يعني هيك شهادتي كم كذوة ما هيك عشرتي هي لا 10 دقائق كل قال 8000 انفاي دابه شيء هيك يعني انا خوي مارو سر وسامان وخاخي كرد قرباني كنت يعني سموه من اي بقرة مليون يعني مو كل يوم ده فكر يعني بسوق وطفكة رابطوا ولا هذا بيشغل يعني كيف ويوت لا مدير المالكي إلى المالكي شو ويوت بەڵێ سپاس بۆ باوکی نیان لە کەرکووکەوە ئەمەر لە چوارخۆڕنەوە فەرموو کاک عومەر. کاشوانێوەرە باش یاوەرت باش کاک عومەر فەرموو. باشی سپاس دەکەم بەسمە قەواتی دیزلەوە من پێشمەرگەی شارەنشینم بەڵێ تەواویش نیم نەخۆشم ئامادەم ئێستا ئەمرم پێ بکەسەر فەیدی خۆم بەسم بسمەت جەفەکانی پێشەوە بەس هێندە کەس دەڵێ سەرۆشی هەرێم ئەوە و مالیشی ئەوە باشە سەرۆشی هەرێم دەبیدایەتی و هەر دیفاع لە کەرکووک و لە کوردستان دەکەن ئەگە هەر نەبا لەلایەن بووسڵ ئاگان نێبە تازە پێم تەلەفۆن کابرا تەلەفۆنێکی گوتی سەرۆشی هەرێم بازارش سەردانە کرد چەندە سەرۆشی هەرێم سەردانە کەرکووکی کردووە ئەگە سەرۆشی هەرێم دیفاع لە کورد نەکە یەک بەشە دێ لەو کوردستانی دیفاع لە کوردستان بکات. بەڵێ سپاس بۆ کاک عومەر لە چوارخۆڕنەوە محەممەد لە کەلەکچیەوە فەرموو کاک محەممەد. کاکە و ئەو کاتت باش زۆر سپاس کاک محەممەد فەرموو کاک محەممەد. کاکە باشی زۆر سپاس دەکەم بەخوای کاک مەسعود نەبێ ئەو لایەنە هەمووی کوردستانی دەفرۆشن کاکە. بەڵێ کاک محەممەد بەخوای پێ دەڵێم کاکەی ژیان ئەگە کاک مەسعود نەبێ ئەوانە کوردستانی هەموو بە پارە فرۆشن. بەڵێ ئەو هێزی ئەو داوا لە هەموو دەستی ئەو کوردە خاینانە لەگەلیانە کاکە. بەڵێ کاک محەممەد ئێستاش چەندین جاش و ئەوە هەیە هەموو لێرە ڕاتبە خۆنەوە دەکەن و هەموو لەناو کۆمەلگا هەمووی سەر کولفی گولن کاکە. مەبەستت کییە لەمانە کاک محەممەد مەبەستت کییە؟ کاکە مەبەستی من ئەوەیە ئەو کووردە ئەمە کێ زدی بێت ئەو کەیسی بەوە تێ کاکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دلێر لە هەولێرەوە فەرموو کاک دلێر. چۆنی کاکوان ئێوارە باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش کاک دلێر فەرموو. بەنسبەت هەڕەشەکانی فەرماندەی دیزلە لەسەر کەرکووک بەڵێ بەڕای من باشترە ماڵی کوردیەک بگرێتەوە فیدریش ینی نەناوی هیچ لە مەسئولەکانی کورد بهێنرێ نە باسی ئەو بکرێ نە کەس پاکانە بۆ یەکەچی بینی کە کووردە یان سەرۆکایەتەکە. بەڵێ باشترین شت بۆ کورد ئەوەیە لەو کات ساتەدا ینی ماڵی کوردیەک بگرێتەوە هەموو کورد بە یەک دەنگ دیفاع لە کەرکووک بکە. چونکە تا ئێستا دیفاع لە کورد لە کەرکووک نەکراوە ئەوەی کراوە تا ئێستا ئەوەی ئەمە دەیبینین وەرە تەماشا سلێمانیکە وەرە تەماشا هەولێرکە تەماشا شارەکانی ترکە ئەو هەموو خزمەت گوزاریە بەو شارە نەکراوە لە بەرامبەردا چ بۆ کەرکووک کراوە وەکو کورد. بەڵێ سپاس بۆ کاک دلێر لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە هەولێرەوە فەرموو کاک سامان. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە کەمال لە هەولێرەوە فەرموو کاک کەمال. باش کاکسوان زۆر سپاس کاک کەمال. ئەحواڵت باشی؟ زۆر سپاس دەکەم فەرموو. کاکسوانم من نانایی کەوروە سەر بە پارێزگای هەولێر. بەڵێ خۆشحاڵی کاک کەمال فەرموو. بە چێشەک بەژاری دەکەم هەر تەشویشێک دەبێت ئەن کەمێک باران شتووە باو شتیوای دێ
کارەبایەک چەند دەبڕێ ینی جاروەیە 4 5 6 لە سوێک لێرە دەبڕێ ینی سەلات تەلەڤیزیۆنە گشتی ئامێرەکانی ماز زۆریان دەست پێ بەڵێ دارم بەدارچنە کامەوەکەی سپاس دەرێم بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاکەمان لە هەولێرەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕەوەند محەممەد دەڵێت هێزە سیاسەکانی کوردستان بێدەنگن لە ئاس جمجۆڵەکانی هێزی دجلە جارجار دەنگێکیان لێ دێت بۆ ئەوەی هاڵاتیانی کوردستان پێیان نەڵێن بە بێدەنگن لە جمجۆڵەکانی هێزی دجلارەوەها شکار سۆرانی دەڵێت بەڕاستی دەتوانین ئەمە بە هەڕەشەیەکی گەورە دابنین و بەرپرسانی عەرەب هەمیشە چاویان بڕیوەتەوە کوردستان و چاوەڕێی لاوازیەکی کورد دەکەن تا بتوان وەکو هەلێک بیقۆزنەوە پێویستە بەرپرسانی کورد بە ئەرکی خۆیان هەستن تا زووە بڵێ هێشوو لە چەمچەماڵەوە فەرموو هێشوخان. ئەلو ئەم کاتەوە باش زۆر سپاس هێشوخان فەرموو. دەستخۆشی تەوەرە جوانەکەتان لێکەم. زۆر سپاس دەکەین. سەبارەت بە تەوەرەکەش ئەمەیە چۆنڕوونکردنەوەیەک بکەم. بەڵێ فەرموو. بڵێ سەبارەت بۆی فەرماندەی سوپای دیجلە و ئەگەرەکانی بەڕاستی ئەگەر ئێمە خۆمان ژیرانە بیر بکەینەوە لە کاتێکا کەوا کەرکوز لەژێر دەستی خۆمانە بوو ئێمە نەمانتوان هیچ بکەین بەڵام کاتێک کە ئێستاش شەڕەکە چۆتەوە سەر کەرکووک و ئۆپەراسیۆنی دیجلە دروست بووە تازە سەرکردەکانی کورد دەسەڵاتی جوان لەدەستان نەما سەبارەت بە کەرکووک. بەڵێ زۆر سپاسانەکەم بۆ بەرنامە جوانەکەتان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەباس لە هەریرەوە فەرموو کاک عەباس. بەخۆشی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس کاک عەباس. کاکە لەسەر بەرنامەکەت. بەڵێ. من ڕخنە لەو برادرانە دەگرم کە دەڵێن بارزانی بەرپرسیارە یان تاڵەبانی یان هەر سەرکردەیەک ئەمە کێشەی هەموو تاکێکی کووردە. ئێمە لە کۆنەوە یەکگر نەبووینە هەڵوێستێکی ڕۆنمان نەبووە بەرامبەر دوژمنی. بەڵێ. دەبێ بەڕای من دەبێ هەموو حیزبە کوردیەکان و بە تایبەتی بەڕێ عوسمان جەلال گوشار بخەنە سەربەردا بۆ هەڵەشاندنەوەی ئۆپراسیۆنی دیجلە. ئەمە عادەتی ئێمەیە میلەتی کورد هەر لە کۆنەوە لەو کاتەوەی کە کوردستان داگیرکرا لە سەردەمی حکومڕانی نوێنشینەکان لە ساڵ 1540 کە دژمن کوردستانی داگیر کرد ئەو کات نوێنشینەکان هەمویان بۆ خۆیان یەکگەر نەبوون و هەر یەک بۆ خۆی حکومێکی دەگیرا. ئێستاش وە بەم شێوەیە شەڕی کرد بە لە کوردستان ئێمە کە ڕخنە لە یەکتر دەگرین و ئەم حیزبارەشەنە لەوەی تر دەگرێت و ئێمەینە ئێمەی میلەتی کوردین هاوکاری یەکتر ناکەین و بە تایبەتی مەبەستم حیزبەکانە بۆ پاراستنی کوردستان و گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان گەرمیان لە سلێمانیەوە فەرموو کا گەرمیان. کاکە گیانم کاتت باش. زۆر سپاس کا گەرمیان هەموو کاتێکت باش فەرموو. باسی گیانەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ. گیانی من یەکێک بووم کاتی خۆی لە دوای 2003 لەو پێشمەرگانە بوون کە لە سنووری حەملی دیالە پێشمەرگە بووم لە فەوجی یەک سەر بە لیوای 34 گەرمیان. بەڵێ. دیارە ئێمە لە قەرەتەپەوە نزیکەی 15 کیلۆمەتر دوور بووین لەو لە قەرەتەپەوە بەرەو حەملی. بەڵێ. پێم وایە ئەمە پیلانێکی ئەو کاتە بووە تایسا ئەم پراسێنی فەرقەیە کە دروست بووە لە سنوورەکەدا. ئێمە لەو ناوچە ئەو کاتە شەهیدە زۆرماندا. بەڵێ. شەهیدە زۆرماندا لە پێناوی کورد و کوردستان. ئێمە یەکێتی بووین سەر بە پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بووین بەڵام بەداخەوە ئەو کاتە دیار بوو عەرەبەکان ڕێتە عەشەتەکان کۆبوونەوە ڕۆین لەگەڵ مالکیە لە بەغدا کۆبوونەوەیان دەکرد لە دژایەتی ئێمە و هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵێ سپاس بۆ کاگەرمیان لە سلێمانیەوە کە دوا پەیوەندیمانە لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بنار بێستون دەڵێت کێشەی کورد و عەرەب بەم شێوەیە دەمێنێتەوە تاوەکو ئەمریکا ئێران دەڕوخێنێت و پاشان ئەم هەرێمەی ئێمەش نامێنێت تاکە چارەسەری کورد شەڕە لە پێناو مافەکانی ئاریش هەڵەبجەیی دەڵێت ئێمە نابێت هیچ لە ڕەشەکانی فەرماندەی دجلە بترسین هەتا سەرکردەیەکی وەک مەسعود بازانیمان هەبێت تەنها پێویستە لەسەرمان هاوکاری سەرۆک بکەین بە هەموو شێوەیەک. شەماڵ دەڵێت پرسیارێک بۆچی سەرۆکی هەرێم
ڕاستەوخۆ تەداخل ناکات هەروە هێرش چاوشین دەڵێت ڕاستە مەترسی هەیە بەڵام بەناو سەرۆکمان هەیە لەکوێیەوە بۆچی بێدەنگە نەوە ئەنا ڕەنا دەڵێت ئەگەر سەرکردایەتی کورد ڕاست دەکات بۆچی هێزێکی 15,000 خۆبەخشانە دانانێت بۆ کەرکووک هەروەها ماکوان ئەسە دەڵێت پێم سیر بوو کاک نەوشیروان بەبێ پرس چووە کەرکووکەوە جەنابی ئیمام جەلال بێکێشە لە بەغدا دانیشووە ئێستا بۆم دەرکەوت کە زەیدی کارتی هاتوچۆی بۆیان کردووە هیوادارم سەرکردەکانمان داواکاریەک پێشکەش بە زەیدی بکەن و داوای لێ بکەن کە کارت بۆ ئێمەش بکرێت تا سبێنێ هەر لە خۆشیدا بن.